مەرزی کێلەیە لە سنووری قەزای پشدەر ئەو مەرزەی نزیکەی 15 ساڵە خەڵکی سنوورەکە لە چاوەڕوانی بە نێودەوڵەتی کردنیدان بەڵام تا ئێستا جگە لە دەواازەیەکی نافەرمی هیچی تر نییە لە کاتێکدا بەپێی زانیاریەکان داهاتی ساڵانەی مەرزەکە نزیکەی 200 ملیۆن دۆلارە. بە فەرمی ناساندنی مەرزی شێلێ وەکو مەرزیشی نێودەوڵەتی یەکێک بۆ لە داخوازە سەرچەکانی خەڵکی ناوچەکە بەڵام تا ئاسانە بۆتە مەرزێکی فەرمی نێودەوڵەتی وەیەکێک لە پاساوەکانەوە بووە کە داهاتی حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی بەغدا کێشەی بودجە و داهات و ئەم شتانان هەبوو بۆیە کردنی بودجە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی بەغدا باشترین دەرفەتە و میدەوارین کە بە شێوەیەکی باشکاری لەسەر بکرێەوە بابەتە زیندوو بکرێتەوە. یەکێک لە کێشەکانی بەردەم بە نێودەوڵەتیکردنی مەرزەکە نەگەڕانەوەی داهاتی خاڵا سنووریەکان بوو بۆ بەغدا بەڵام وەک باز دەکرێت دوای ڕێکەوتنی هەرێم و بەغدا ئەو گرفتەش تا ڕادەیەک چارەسەر بووە. مەرزی کێلە هەنگاوی باشی بڕیوە هەم لەلایەن حکوومەتی هەرێمەوە ئەو شەیداریانەی کە پێویست بوو بکرێت کردویانە هەم لەلایەن حکوومەتی ئێرانەوە پیانانی بۆ کراوە. سەرۆکی کۆمار بەڵێنی ئەوەی داوە کە جارێکی تر بە دوواداچین بۆ ئەم کەیسە بکەینەوە لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیش باسی ئەو مابەتە بکرێتەوە. چکۆکو باسم کرد لێرە لە هەرێمی کوردستان ئەوەی کە من بە دوواداچوونم کردو ئەوەی کە من ئیشم لەسەری کردووە ماماتەڵەیەکی سیاسی هەیە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ ئەو بابەتە. دروست نەکردنی کۆمەڵگای فەرمانگە مەرزیەکان و دیاری نەکردنی خاڵی سفری مەرزی و باش نەکردنی ڕێگاوبانەکان ئەو گرفتانن کە تاوەکو ئێستاش بەردەوامیان هەیە. یەکێ لە گرفتەکانەوە بوو کە لە 150 داهاتی خاڵە مەرزیەکان نەدەگەڕایە بۆ بەغدا یەکێ لە گرفتەکانەوە بوو هیوادارمەوە سەرتاکی باش بێ بۆی ئەو گرفتە بە یەکجاری کۆتایی پێبێ بەشێکی پەیوەندی بۆ ململانێ و وەزع سیاسیەکە لە هەرێمی کوردستاندا دەگوزارێ فەرق لە بینی شوێنەکاندا دەکرێ و هەیە بەداخەوە من ئێساش پێم وایە بێ جدیەتی پێویست نابینم تەنانەت فەرق و جیاوازی لە بینی مەرزەکان و شوێنەکانی کێژارەکە. ئەگەرچی ئێران ماوەی 3 ساڵە مەرزی کێلەی لای خۆیەوە بە فەرمی ناساندووە بەڵام وەک چالاکانی بەدەنی باسی لێوە دەکەن کێلێ بۆتە قوربانی ململانەی دوو حیزبی دەسەڵاتدار هەر بۆیە حکوومەتی هەرێم جددی نییە لە هەنگاوەکانی بەنێودەوڵەتیکردنی مەرزەکە. سابر عەبدوڵڵا NRT مەرزی کێلێ لە قەزای پشدەر.